ئەمڕۆ 35 ساڵ تێپەڕ دەبێ بەسەر کیمیابارانکردنی بالیسان و شێخوەسانان لە سنووری دۆڵی بالیسانی خۆشناوەتی لەلایەن ڕژێمی بەعەس. 35 ساڵ لەمەوبەر بە شێوەیەکی زۆر درندانە ڕژێمی بەعەس بە مەبەستی سڕینەوەی دەنجی ناڕزایی و ئازادیخوازی گەلی کوردستان دوای چەندان شێوازێ قەتڵ و عامکردنی خەڵکی بێتاوانی کوردستان لە گرتن و کوشتن و ڕاوەدونان و لە سێدارەدان و بۆردومان و وێرانکردنی گوند و ئاواییەکان و ڕاگواستنی زۆرم لێ دوجار ئەنفال و کیمیابارانکردنی ناوچە سنووریەکان بۆ کبکردنی هەستی نەتەوایەتی خەڵکی کوردستان ئەنجامی داوە. ڕژێمی عێراق 5,000 سنووری ناحیەی بالیسان و خۆشناوەتی کیمیاباران کردووە. هەریەک لە دۆڵی بالیسان و شێخوەسانان و مەلەکان و دۆڵی مەلەکان و گوندی وەرێ و گوندی خەتێ و کانی بەردی کیمیاباران کردووە. دوجاریش لە بەردەوامی قۆناغەکانی 5 و 6 ئەنفالی خەڵکی کوردستان جارێکی تر بالیسان و کونەسیخوڕی کیمیاباران کردوتەوە. لە کۆی شاڵاوەکانی کیمیابارانکردنی ئەو سنوورە زیاتر لە 500 کەسیان بوونەتە قوربانی، لەو ژمارەیەش زیاتر لە 250 کەسیان گیانیان لەدەستداوە، ئەوەی تریشیان بەهۆی کاریگەریەکانی بەرکەوتەی کیمیاوی بەدەست ئازار و کەم ئەندامبوونیانەوە دەناڵێنن تا گیان لەدەستدانیان. کیمیاباران یان ئەنفال پرۆسەی جینۆساید کە بەسەر گەلی کووردا هات پرۆسەیەکی زۆر گەورەیە، زۆر بە ئاسانی لە یاد ناکرێت. هەموو کاتێک ئەو تەسیرە لەسەر مرۆڤ هەر ئەمینە، ینی مرۆڤ زۆر ئەستەمە لە یادی بکە. هەموو کاتێک ئەو لەحزەت ئەو چکە ساتانن لە یادە کە چکارە ساتێکی گەورەت بەسەر هاتووە لە دەستدانی خۆشەویستان، لە دەستدانی داگ، لە دەستدانی باب. من هەموو کاتێک بەوە سەربەرزم کە بابم پێشمەرگە بووە، بەرگری کردووە لەم وڵاتە، لەم نیشتیمانە، لەم کوردستانە، چکە بەرگریکردن دیفاعکردن مهنەیەکی پیرۆزە کە شریعەتی پیرۆزی ئیسلامیش بە مرۆڤی ئەدا. ڕژێمی بەعەس بە چەندان شێواز لە هەوڵی سڕینەوەی هەستی نەتەوایەتی و سەرکوتکردن و کبکردنی دەنجی ئازادی و شۆڕش ژێڕیدا بوو. لە درێژەی تاوانەکانی ئەنفال و کیمیابارانکردنی خەڵکی بێتاوانی کوردستان، قۆناغەکانی ئەنفال و کیمیابارانکردنی ناوچەکانی بالیسان و شێخوەسانان لە 16 چواری 1970 لە دوجاردا لەو سنوورە ژمارەیەک کەسی بێتاوانی بەهۆی کیمیابارانکردنەوە گیانیان لەدەستدا، وێڕای ئەوەی تاوەکو ئێستا ئاسەواری ئەو کیمیابارانکردنە بەسەر گیان و جەستەی بەرکەوتوانی ئەو کارەساتە ماوەتەوە. ئەوەی ئێستا خەڵکی سنوورەکە داواکاریان هەیە لە حکوومەتی هەرێم بەسەرکردنەوەی کەسوکار و وارسی ئەو شەهیدانەیە بە پێدانی موچەیەکی شایستە و ناردنەدەرەوەی بەرکەوتوانی چەکی کیمیاوی بە مەبەستی وەرگرتنی چارەسەری تەندروستی، هاوکات دابینکردنی شوێنی نیشتەجێبوون بۆ تەواوی کەسوکاری قوربانیان و ئەنجامدانی پرۆژە خزمەتگوزاریەکان بە مەبەستی زیاتری خزمەتکردنی کەسوکاری قوربانیانی دۆڵی بالیسان و شێخوەسانانی خۆشناوەتی. ئیسماعیل عوسمان، کورسات نیوز، ناحیەی بالیسان.